دیار لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕێگەی مەفارریزەکانمان لە بازگەی تۆپزاوە کاتێک مەفرەزەیان دانیابن بەسی لێپرسینەوە لە شۆفێرانی سەرپێچی کار دادوەرێکی بەڕێز دەکەوێتە ناو بازگەکەمان بەهۆی گفتوگۆکردن لە نێوان کارمەندەکەمان و دادوەرە بەڕێزەکە هەڵەڵێک تێنەگەیشتنەکە بۆ نێوان ئەو دوو بەڕێزەدا بەهۆیەوە دوێنێکە ڕۆژی یەکشەممە دادوەرە بەڕێزەکە بۆ ماوەی 24 کاتژمێر کارمەندەکەی ئێمەی تەوقیف کرد ئەمڕۆ بەیان لەگەر دەستپێکی دەوام لەسەر بە هەوڵ و ماندووبوونی بەڕێز بەڕێوەبەری هاتچۆیکۆیە توانرا کارمەندەکەمان ئازاد بکرێت و گرفتەکە نێوانیان چارەسەر بکرێت داوای کردیەوە پێی و ڕێکاری یاساییانەی خۆی بۆ نمونە قاشی سەلامەتی بەکاربێنێت و مۆڵەت و شۆفێرەکەی پێ بداتن بۆ شێوازە لێکتێنەگەیشتن نێوان دادوەری بەڕێز و ئەو کارمەندەمان هەبووە. ڕۆژی چوارشەممە بەیانێکی کە لە هەولێر دەگەڕامەوە گەیشتمە پازگەی تۆپزاوە لە بنکەی هاتوچۆی تۆپزاوە دیار بوو مەفرەزەیەکی پۆلیسی هاتوچۆ لێبوون یەک لە کارمەندەکانی هاتوچۆ کە گەیشتم سڵام لێ کرد بەیانی باشم لێ کرد بەبێ ئەوەی وەڵامی بەیانی باشەکە بداتەوە یەکسەر بە پەنجەڕاوە شاندن داوای کرد کە پشتێنی سەلامەتی ببەستم منیش داوام لێ کرد یعنی کاکە هەڵسوکەوت بەو شێوەیە لەگەڵ کەسێک کە بیناسی و حاکم بیتن بەو شێوێ ناکرێت پەنجەڕە شوێنی بەڵام ئەو 3000 دووارەی کردەوە لەبەرەوە هاتم داوای یاسایم لەسەری تۆمار کرد و دەستگیر کرا بە پێی مادەی 229 لە یاسای سزاکاری عێراقی. نا من خۆم نەبەستا بۆ ئەو کاتێک کە گەیشتمە پێش ئەو کارمەندە خۆی پێویست هەموو شوفێرە خۆی بەستەوە بەڵام لەوانەیە من عوزرەکەم هابیتن عوزرێکی تەندروستیم هابیتن لەوانەیە هەموو کاتێک نەتوانم خۆم بەستمەوە.